بەڵێ دکتۆر دلاوەر ئەلادین سەرۆکی ئینستیتوویە میرید ناو ئینستیتووی میوانیمەیە ji بۆ کۆ ئەم چەند پرسانجی بکەن دکتۆر تو گەلە خێر بێ سەر چاپان دکتۆر ئەو پاپا فرانسیس گەلێک گرنگیە دەدە هەژاریە و هەژاران بەری هەر تشتێکی هەژاری بەسە هەژاریە دکە چ ماوەیە بە واجبێکی خۆی دەزانی وەکو سەرۆکی ڕۆحی کریسیانەکان و وەکو بەرگریکار لە هەژاران کە ئەمە کەلتور و ڕەچلەکی سەردەمی حەزرەتی عیسا و هەتا ئیمڕۆ ئاینی کریسیانەتی ناسراوە بە ئاینی هەژارەکان بە حقیقەتیش لە یەکەم 300 ساڵی سەرەتای کریسیانەتی ئەمە ئاینی هەژارەکان بوو چونکە سوڵتانەکان و قەیسەر و ئەوانەی ڕۆم و کەسیان کریسیان نەبوون. ئەو بڵین کەلتورە ئەو مێژوویەی کە لە سەردەمی حەزرەتی عیسا هاتووە پاپایەکان بە وراستە وەریان گرتووە. دوو خۆشی ئەو کابرایە زیاد لە پاپایەکانی تر لە ناو باگراوندێکی بڵین لە ناو کۆمەلگایەکی هەژار گەورە بووە، مەعاناتی هەژاری زۆر دیوە، یەکێک لە پرینسیپە ئەساسیەکانی کە لە خۆی گرتووە بەرگریکردنە لە هەژاران، تەنانەت ئەوە ڕەنجی داوەتەوە لە ڕەفتاری شەخصی خۆی، زۆر شتی دەوڵەمەندانەی یان زۆر کەمالیاتی گەورە هەیە کە پاپایەکانی تر زەوقیان لێ دەکرد و دنیەوی بوون تێیدا، ئەو لەوانە دوورکەوتۆ بۆی بیسەلمێنی کە ئەویش معاناتی هەژار تێدەگات. جامە هەم وەکو ئاین وەکو ڕەچلەک و مێژووی لە زمانی حەزرەتی مەسیحەوە تا ئیمڕۆ وەکو بەرگریکار و دەرزانی کەوا لە دەسەڵات و لە یاری دەسەڵاتی سیاسی ئیمڕۆ لە ملمانەی بەرژەوەندیەکان دائیمەن هەژار تێدا قوربانینە. ئەگەر سەرۆکی ڕۆحی بەرگری لە هەژاران نەکا کەسی تر نییە کەوا ئەو معاناتی وان هەست پێ بکەوە بیخاتە سەر مێزی بڕیاردەرەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. باشا دکتۆر، ینی ئەوەی کە باسیەکەی هۆکار بوو بۆەوەی کە پاپا عێراق و هەرێمی کوردستان هەڵبژێرە بۆ سەردانەکەی و نزیک بوونەوە لە کریسیانەکان و بینینی دۆخیان. بژاردەی عێراق لەبەر هەژاری نەبوو، بەڵێ لەبەر معاناتی خەڵک بوو، معاناتی کریسیانەکان بوو. بەڵام ئەگەر ملاحەزە بکەی لە ساری 2013 پاپا فرانسیس هاتە ئەو کورسیە لە 13 بوو، ئیمڕۆ ئێستا مانجی سەیە تقریبن دەکا 8 ساڵ. لە یەکەم ڕۆژ کە هات ساڵی یەکەمی هەتاوەکو دنیای اکتشاف کرد و لە ناو فاتیکان کاری خۆی کرد و شوێنی کرد، ساڵێکی پێنەچوو داعش هات. ئەو وەکو باقی دنیا دەمێکە چاودێری عێراق دەکا کە عێراق سەنتەری هەموو انتباهەکان بوو، سنتەری ڕووداوەکان بوو، ململانەی زلهێزەکان لە عێراق ڕەنجی دابووە، کریسیان لێرە هجرەتیان دەکرد. ئەمە لە 2003ەوە. بەڵام لەو ڕۆژی خۆی بوو بە پاپا ساڵێکی نەخایەند ئەرزی مەسیحەکان داگیرکرا، لێشاوی هجرەتی مەسیحەکان بەرەو دەرەوە گەیشتە ئاستێکی مەترسیدار کە تەنانەت ئەرزی باو باپیرانیان لە چیست و کەنیسەکانیان کاول بوو و شناسنامەی خاکەکەیان و خۆیان و کۆمەلگاکەیان خەریکە لە دەست دەدەن و ئەو شتەش دەگاتە خاڵی نەگەڕانەوە. یعنی ئەوەندە هجرەتیان کردووە، ئەوەندە کۆمەلگاکەیان تەنک بووە کە گەڕانەوە بۆ دوا و دامەزرانەوەی ئەو کۆمەلگایە کارێکی ئاسان نییە. بێجگە لەوەش معاناتەکەی کە تێیدانە دیوتان ئیمڕۆ لە شوێنێکی کاولکرا و لەوێ نوێژیان دەکرد. ژیانی ئەو ڕسمەیە کە گەیەندراوە بە دنیا کە کریسیان و غەیری کریسیان و یەزیدی و ئەوانەی تر بوونەتە قوربانی پێکدادان و شەڕ و داگیرکاری داعش و سیاسەتی خراپ و گەندەڵیەکانی ناو عێراق. بۆیە بەواجبێکی خۆی زانیوە دیسان لە چوارچێوەی هەژاری بێ و کریسیانی بێ و لێ قەوماوی و شەڕ و قوربانیەکان بێ، ئەو واجبە ئەخلاقی خۆی بینیوە کە ئێرە ئەولەوێتی پێ بدرێ شوێنی زیارەتی ئێستا بێت. جا بۆ ئەو 8 ساڵی ڕابردوو کە ئەو پاپا بووە چی دیوە بە چای خۆی؟ دیوێتی کە ململانەی زلهێزەکان لە عێراق بووە، کریسیانەکان و ئێزیدەکان قوربانی و ململانەیە بوونە، حکمێکی زۆر لەرزۆک لە عێراقدا هەیە کەوا شەڕ و پێکدادان و هێزی چەکداری حکومی و ناحکومی تێدا کاریگەرن. هیچ بەرچاوڕوونیەکیش نییە کە ئەمە عیلاج دەکرێت، کێشەکان گەورە دەبن بچووک نابنەوە. قورسایی ئەو پێویستە بۆی ئەو ئەجندایە بگاتە ئاستێکی نێودەوڵەتی کە چارەسەر بۆ ئێرە بێ. جا دەتوانی بڵێ ئەوانە هەمووی لە باگراوند وای کردووە لە مێشتیدا کەەوە عێراق بکا بە ئەولەوێتێک بە ئەو سەردانەی. عێراق پشتی سەردانە پاپا و عێراق جدا بەژێ عێراق بەری سەردانێ لە هەندێک ڕووی معنەویەوە بڵێ، لە هەندێک ڕووی بڵێن کۆمەڵایەتیەوە بڵێ، بەڵام عێراق لە ڕووی مؤسساتیەوە لەرزۆک بووە. ئاستی ململانێ و بنکۆڵکردنی دەوڵەت و سەروەرنەبوونی یاسا ئەوەندە گەیشتوتە قوڵاییەکەوە کە بە سەردانێکی پاپا چا نابێ.
ئەمە پرۆسەیەکی زۆر گەورەترە بۆ دەوڵەت دروستکردنەوە و نیشتمان دروستکردنەوە و سەروەرکردنی یاسا بەڵام پاپا شتێکی زۆر مهمی کرد ئەو لایەنەی عراقی نیشانی خەڵکدا نیشانی عراقیانیشیدا کە لایەنێکی غایب بووە ئەو لایەنە ڕوحیەیە کەەوە مەسلەی وڵات و پێکەوە ژیان مەسلەی قوربانی ئەو کۆمەلگایانەی بە تایبەتی نەتەوە پێکاتەکانی کە زۆری نەنینە و ئەو حکومە شلۆقیە کە وای کردووە و عێراقا لەرزۆک بێ خەڵکەکەی سوود لە سەروەتی نەکا دەوڵەمەند نەبێ نامستەقر بێ ڕوو لە دەرەوە بکە ئەو بەبیرهێنانەوەی هێنا کاتێک کە ئەو هات لە خەیاڵی کەسدا نەبوو عراق بتوانی پێشوازی لە شخصێتێکی وا بکە لە خەیاڵی کەسیشدا نەبوو کە هەموو چەکەکان بێدەنگ بن عراق بتوانێت کە لە ڕۆژی هاتنی هەتا ڕۆژی دەرچوونی خەڵکەکەی یان هێزە سیاسیەکان و هێزە ئەمنیەکان دام بەخۆیاندا بگرن لە خەیاڵی کەسدا نەبوو کە مسلمان و مەسیحی بتوانن دیالۆگیان هەبێ جا ئەو لایەنێکی ڕوحی نیشانی عراق و دنیادا کە ئێمە هەسمان پێ نەدەکرد لێمە غایب بوو ئەو نیشانی داینەوە کە بەڵێ دەکرێت عێراق هەم مستەقر بێ هەم پێکەوەژیان و ئاشتەوایی و دیالۆگ هەبێ گرنگێکی تایبەتیش بە پێکاتەکان بدرێ سەیریشی بکە بەقەت ئەوەی گرنگی بە کریسیاندا گرنگی بە ئێزدیدا بە ئاینەکانی تردا و چوو بۆ ئەو شوێنانەی کە کۆمان دەکاتەوە مەسەلەن دەکات ئەو شوێنی کە حەزرەتی ئیبراهیم لێ لەدایک بووە جا ئەو سەردانە معنەویە کە ڕۆیشتیش کاریگەری هەتا ماوەیەک دەمینێ نەکە تا سەر ئێمە بەشەرین دەکەوینەوە ناو ململانە سیاسیەکان بەڵام هەتا ماوەیەک زۆر بە خۆداچوونەوە دروست دەکات کەلیمەکانیشی دەکرێتەوە کاریگەری هەبوو لەسەر ڕوتی ڕووداوەکان لە بەغدا بۆ ئێمە و بۆ کریسیانەکان و بۆ پێکاتەکانی تر تا ماوەیەک کاریگەری دەبی تاریخیش زۆر بە جوانی ئەو کاریگەریە هەڵسەنجێنە باشە دکتۆر شێوازی پێشوازیکردن لە پاپا فرانسیس لە هەرێمی کوردستان چۆن بینیت کە هەموو پێکاتەکان لێرە بەشدار بوون و بەنێچیروان بارزانی گوت کە زۆر خۆشحاڵم لێرە دەتبینمەوە و سوپاسی سەرۆک بارزانیشی کردبەوەی کە هەموو پێکاتەکان لێرە دەتوانن کە بە یەکسانی بژین بە شێوەیەکی گشتی شێوازی پێشوازیکردن و ڕێڕەسمەکە چۆن بینی لە فڕۆکەخانە پاپا وەختێک کە نۆبەی کوردستان هات امتحانە گەورەکانی کە لە عێراق بوو لی ناجح بوو بە معجزە ناویان هێنا کە چوو بۆ بەغدایەک بەو شێوازە جوانە پێشوازی کرا بە هەموو پێکاتەکانەوە دوای ئەوە کە چوو سەرۆکی مەرجعیەتی بڵین شیعی دیت ئەمە گۆڕانکارێکی یەکجار گەورە بوو کە تاریخ زۆر باسیەکە دوایی چوو بۆ ئور هەمووی کۆکردنەوە ئەو دوای ئەو جەوە کەشەی دروست کرد و ئەو جاهاتە کوردستان لە کوردستان لە ڕووی سیمبۆلیۆز گرنجێکی تایبەتی هەیە چونکە ئەمە یەکەم سەردانە بۆ کوردستان و ڕەنگە ئاخریش بێ بۆ هەر پاپایەک چونکە ئاسان نییە دەزانی ئێرە شوێنی حەوانەوەی کریسیانە لە قەوماوەکان بووە و دیوێتی کە هەموو پێکاتەکان بەنەتەوە بە ئاینەوە لە کوردستان حەواندرانەوە کاتێک کە لەیان قەوما باقی عراق نەیتوانی لە خۆیان بگرێ و نینەواش کە جیرانی ئێرەیە کریسیانەکان تێکەڵاویان لە ڕووی جوگرافی لە ڕووی مەسلحەتەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لەگەر کوردستان زۆر گرنگە بۆیە بەگرنگیەکی تایبەتەوە سەیری کوردستانی دەکرد گرنجشەکەەوە کوردستان نیشانی بداوداویەتی کەوا بەس بە قسە نییە کە کریسیان بەشێکی مهمن لە ئێمە تورکمان ئاینەکانی تر بەشێکی گرنگە لە ئێمە بەڵکو بە فعلیش کە سەیری دەکەن لە ڕەنجی داوەتەوە لە سیستمی حکمڕانیەکە لە کۆمەلگای مەدەنی لە کۆمەڵانی لە ممارەسەکردنی ئاینەکانیان بۆی دەکرێت بڵین ئەو سەردانی بۆ کوردستان بە دڵێکی زۆر مرتاحەوە مطمئنترە وەک لەوەی کە نەیەزانی لە عێراق تووشی چ دەبی و چێ دەبینێ بەڵام لە کوردستان وەکو بڵێ زۆر بە دڵنیایی و کریسیانەکانی تریش بانگ دەکاتە هەولێر بۆی لە ستادیۆم بیان بینێ ئەمە هەمووی چیت پێڵێ لە ڕووی نەفسیەوە زۆر مرتاحترە لەگەر ئێمە و گرنجشە بۆ کوردستان کە هاتنی پاپا دیسان کوردستان و کێشەی لە خۆگرتنی ئاوارەکان و کێشەی استقرار پێکردنی نینەوە ئەو منطقەیە بخاتەوە سەر ئەجندای نێودەوڵەتی دەمێک بوو خەریک بوو کوردستانیش و کێشەی یەزیدی و کریسیانەکان و کێشەی ناسەقامگیری و پێکدادانی چەکدارەکانی دەوروبەری نینەوە لەبیر دەکرا بوو بە حالەتێکی طبیعی هاتنی پاپا دەیخاتەوە سەر ئەجندایەکی نێودەوڵەتی ئێستا لەمە دووە لە دیوی کوردستانەوە یان پێکهاتەکانی تر داوای هاوکاری بکەن بستنە وڵاتانی تر خەڵک ئەو سەردانی پاپای زۆر بە جوانی لەبیر دەمینێ کاریگەری دەبی لەسەرەوەی ئەولەوێتی پێ بدرێ بۆ ڕاکێشانی داعمی نوێ ئێمە لە کوردستان پێویستی زیاترمان هەیە لە جاران بە هاوکاری نێودەوڵەتی خەریکە کەس دەبێ هاوکاریەکان چونکە عێراق لە ئەجندای زلهێزەکان نەماوە سەرۆکایەت مەسەلەن سەرۆک بایدن
جارێ ئەولەوێت بە عراق نادا بە کورد نادا بە هەرێمی کوردستان نادا هاتنی پاپە زۆر ئەو بابەتە زیندوو دەکاتەوە ئەجندای بڵێن کێشەی ئێمە دەخاتەوە سەر ئاستێکی نێودەوڵەتی لە زاکرەی سیاستمەداران و بڕیاردەرانی نێودەوڵەتی نوێی دەکاتەوە کە ئەوەش بۆ ئێمە دەرفەت دڕەخسێنێ ئەگەر بێتەوە دەرفەتە بە جوانی قۆزینەوە دیسان پێگەی کورد و پێگەی کوردستان و کێشە و قەیرانی ئەو ئاوارانە دێنەوە سەر ئەجندایەکی نێودەوڵەتی باشە ئەگەر سەدەما دەستنیشانکردنا عێراقی شەڕ و ئالۆزی و وێرانی و ناکوکی بن سەدەما دەستنیشانکردنا هەولێرێکی بخۆ ناوچەیەکی ئارامە وچە ئارمانجێکە سەردانا پاپا هەولێر بوو دەکرێت بڵین لە ڕووی سیاسی و ئاینی و کۆمەڵاتی و زۆر سەبەب هەبوو کە دەبواە بێتێرە نەهات بە ئێرە کرێنێکی گەورە لە سەردانەکەی دروست دەبوو ئەگەر سیرکەی 2 میلیۆن زیاتر ئاوارەی نەتەقەی مووسڵ کە زۆربیان کریسیانەکانمون هاتن لێرە حەواندرانەوە و ئێستش زۆریان ماون زۆربیان لێرە ماون و نەگەڕینەوە هۆکاری نەگەڕانەوەیان زۆرە مهم بوو بەچای خۆی بینی ئەگەر لە ڕووی کریسیانی و سەیری بکەی ئەمە سەبەبێکی کەم نییە چۆن بتانی بچیە ئور بچیە بەغدا و نەجەف بەڵام نەی سەردانی ئەو جالیە گەورەیە بکەی کە لە کوردستانە و سوپاسی ئەو حکوومەت و خەڵک و میلەت و ئەو خەڵکەنەکەی کە لە خۆیانی گرتوون لەبیر نەچێ کریسیانەکانی ناوچەی مووسڵ لە مێژووەوە زۆر دژی هەرێمی کوردستان بوون زۆر دژی سیاسەتی کوردستان بوون چونکە ڕفتار و سیاسەتی کوردی یان کوردستانی لە منتەقەی نینەوە لەبەر پێکدادان و ململانێ لەگەر حەشت و لەگەر بەغدا و لەگەر ئەوە وەی کردبوو کریسیان بوونەتە قوربانی ئەو ململانێن بۆیە ئێزیدیش و کاکەی و ئەوانەی تریش بۆیە ناحەزیەک هەبوو نیگەرانیەک هەبوو لە کریسیانەکانی لە مووسڵ بوون بەرامبەر کوردستان کە حەوێندرانەوە ئەو ماوەیە ئەو تاریخەیە وردە وردە کاڵ بۆەوە بەعکسەوە ئێستا ئەوان بەرگری کارن لە حکمی هەرێمی کوردستان جا ئەگەر ملاحەزە بکەی بێت بەهات بە عێراق و نەهات بە کوردستان ئەو دیمەنەی نەدەدیت پێشوەختیش چەندین سەرکردەی کوردستان و هەرێم سەردانی پاپایان کردووە و داوەتیان کردووە و عێلاقە دروست بووە فاتیکان لەگەر هەرێمی کوردستان شانبەشانی عێراق عێلاقەیەکی ڕاستەوخۆی زۆر سربەخۆی دروست کردووە لەگەر هەرێمی کوردستان نەدەکرا بێتە عێراق و ئاور لە کوردستانەداتەوە جاگەر لە دیوی کوردی و کوردستانی و حکوومەتی هەرێمەوە سەری بکەی لە دیوی کریسیانی و حەوانەوەی ئاوارەکان لە دیوی نامستەقڕی دوای ئەوەش دەزانن کە هەرێمی کوردستان یاریکەرێکی کاریگەرە لەسەر شانۆی عێراقی و یاریکەرێکی کاریگەرە لەو ناوچەیە ئەگەر چارەسەریان بووە بۆ ئاوارەکانی کریسیان چارەسەریان بووە بۆ کێشەی استقرار لە نینەوە بەبێ کوردستان ناکرێ کوردستان دەکرێت بڵێ نیوەی ڕسمەکەیە بۆ استقرار پێکردنی نینەوە ئەگەر هەدەفێکی بڵین پاپا ئەو بوو بێ لە نینەوە ماڵیان ئاوەدان بێتەوە استقرار دروست بێ بگەڕێنەوە دەبێت ئاور لەو سەرچاوی بداکە لە خۆی گرتون و کاریگەرە و هاوکار دەبێت لە گەڕانەوەیان هاوکار دەبێت لە پاراستنی هەویەی کۆمەڵایەتی کریسیانەکان لە عێراقدا دکتۆر دەگەڕینەوە وڵات بەردەوامە بین لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر علادین بەردەوامە بین لە گفتوگۆکەمان دکتۆر پاپا فرانسیس بە کەسێک ناسراوە کە ڕیفۆرم خوازە بەدەر بۆ نمونەگەر باسی سەردانەکەی بکەین بەدەر لەلایەنە ڕۆحی و ئاینیەکەی لەو ڕۆوە دەتوانێت چی بکات بە تایبەتی بۆ ئەو دۆخی کە عێراق تێدایە کۆبوونەوەی لەگەڵ مەرجعیەتی باڵای شیعەکان باڵێ ئەگەر خوردی کەینەوە جارە باسی ڕیفۆرم باسکەین ئەو کابرا لە وڵاتێک لە ئەرجنتین پەروەردە بووە کە کێشە یەکجار زۆری تیا بووە دیکتاتۆریەتی تیا بووە تەنانەت ئەوە باوکو دایکی خۆی بە ئەسڵ ئیتالین لە فاشیزم ڕایان کردووە کە چوونەتە ئەرجنتین دەزانی کە دیکتاتۆریەت چ لە وڵات دەکا و دەشزانی کەەوە گەندەڵی چ لە موسسات دەکا و هیچ وەختێکیش ڕازی نەبووە لە ئیدارەی ناو فاتیکان ئەو حکوومەتی کەستا خۆی سەرۆکی دەوڵەتێکیتی لەوێ کێشەی ئیدارە و گەندەڵی شت بە تاریخ زۆر بووە هەر وەکو هەموو شوێنەکانی تری پارەی تدابی ئەوی هەر شوێنێک بەشەری تیابی پارەی تیابی گەندەڵیشی تایە ئەو جاتر ئیسلامی بێ شیعە بێ سوننە بێ کریسیان بێ ئەمە ڕخنەنیە لە فاتیکان بەڵکو لە بەشەری کە ئیدارەی دەکات لەو ڕۆژی کە بوو بە پاپا یەکەم ڕۆژەوە دەستی بە ریفۆرم کرد بە لە ریفۆرمەکەشدا گوتی لە خۆمەوە دەست پێ بکەین یەکەم شتی کردی بۆ لە ڕووی سیمبۆلیەوە بۆ نمونە ئەو شوێنێکەوە شوێنی حەوانەوەی پاپایە کە شوێنەکە وەکو ئیمپراتۆرەکان مهمە دەستبەرداری بوو چوو لە گەست هاوسێک لە شوێنێکداشی شوێنی میوانەکانە دووهەم جلوبەر گوشتەکانی مەسەلەن پێڵاوێکی سوور هەیە دایمەن ئیمپراتۆرەکان و پاپایەکان هەتا وەکو ئەو لە پێیان کردووە
سوورە و ڕەنجی بە معنای ڕەنجی خوێنی شەهیدەکانی کاتۆلیک بەڵام لە ڕاستیدا ڕەمزی سمبولی بڵین قووەت و کاریگەرێتیە ئەو لە یەکەم ڕۆژەوە ڕەفزی کرد ئەو پێڵاوەش لە پێکە پێڵاوەکی ڕەشی ئەتیادی لە پێکردووە وەکی خۆی ژیانی ئەو خۆی هێناوەتە ناو ئەو فاتیکانە لەوێ کۆمەڵێک ئیمتیازاتی کاردیناڵەکانی بڕیوە کۆمەڵێک ئیمتیازی ستافەکانی بڕیوە وەختێک کە سەفەر دەکەن وەختێک کە دەژین لە ژیانی ڕۆژانیان لە ئۆفیس و داوامیان پارەیەک یەکجار زۆریان سەرف کردووە لە ساڵهای ساڵ هەروە بووە یعنی وەک بڵێ بە کوردیدان تەخشان و پەخشانی تیا بووە ئەو کابرا لە یەکەم ڕۆژەوە هاتووە گوشیوی دی زۆربەی ئەو مؤسسانەی ساخ کردوەوە شەفافی کردوون وی کردووەکەوە هەموو شتێک بە کەیفی خوا نەبێ ئەو شتە ریفۆرمانە لە ماڵی خۆی و لە خۆیەوە دەستی پێکرد قووەتێکی پێدا لە ساڵی یەکەمی کە بوو بە پاپە لە ساڵی یەکەم اعتبار کرا بە پێنجەمین شخصیەتی بە قووەتی عالم جاران پاپای پێشوو پۆڵ 16 ساڵ بوو نازانم چەند بوو لە پاپا بوو ئەو جد ئەو نوع وەصفە کراوە ئەو لە یەکەمین ساڵدا ئەویش مەودای قیادەکردنی ناوماڵی خۆی شخصیەتیی کاریگەری ئەوەندە بە قوت بوو مجللەی فۆر بۆ ئەوانە دانیا پێدانا جاو کابراایە کە دێتە وڵاتێکی وەکو ئێمە لە دوورەوە هەم دیکتاتۆریێت دەناسێ چونکە دیوێتی گەندەڵی دەزانێ و چێشمەکێش و مەلملانەی سیاسی و ئەو بنکۆلیەی دەوڵەت و مؤسسات زوو تێدەگا وانە بێ هات بێ کابراایەکە هەر خۆی بۆ نوێش تەرخان کردی بێ و تێنەگا لەگەر سیاست مەداری ئێمە دابنیشێ و وابزانن بە دوو قسەی خۆش سوورەتێکی بۆ وێنا دەکەن کەەوە ئەوەی دوای پەردە دەشادێتەوە نەخێر لە معاناتەوە لە ئەسڵەوە تێیدەگا و سیاسی بووە و ڕۆڵێکی قیادی وەکو سیاسیان بینیوە بۆیە دەزان لەوتەکانیشی باز لە چاکردن و ریفۆرم دەکا بۆ ژیانی هەژار بگۆڕێ مەبەستی لە بڕیاردەران و سیاست مەدارانە کە دەبێ حکمڕانی جوان دروستکەن حکمی دروست سیادەی قانون مؤسساتی ئشارەتی بۆوانە هەموو کرد حکمی جوان سەروەری یاسا و پاراستنی و پێکەوژیان پاراستنی کەمەڵەتەکان و پێکەوە ژیانیان باش دکتۆرە مێجارەکەتم بەگەڕنجام دکتۆرە هەندێک بەحسا شخصی پاپا بکەن ینی کەساتیا ویا تاک چاوایە بژن ژیانە خۆ چاوا دەرباز دکە ینی دوجار ئەوژی مرۆڤایدی بزانن دەمی خۆ چاوا دەرباز دکە حکایەتی و کابرایە درێژ و خۆشە خەڵکی دەتوانێت متابعی بکە فلیمێکی زۆر خۆش هەیە لە نێتفلیکسەوانە بە ناوی دوو پاپا چونکە ئەمە ئێستا حالی حاضر دوو پاپا هەیە یەکیان پاپایەکی ئەقدەمی پێڵێن ئەمەریتەس ئەگەر ئەویان چکەوی پێشوو لەبەر پیری وازی هێنا و ئەویان بێت جا لەوێ ژیانی زۆر بە جوانی نیشانەدا بەڵام هەندێک شت هەیە لەوێش باز ناکرێت شاراوەیە بەس خەڵک لە سەحافە باسی کردووە لە منداڵیەوە لە شوێنێکی زۆر متەواضع وەکو خەڵکێکی زۆر ئاسایی گەورە بووە و دوایی حەزی لە کیمیا و زۆر بواری تەکنیکی بووە چووە کیمیای خوێندووە لە پەیمانگایەکی تەکنیکی پۆلیتەکنیک دوای ئەوە ڕووی بڵین اکتشافی کردووە کە ئاین بۆ ئەو چارەسەرە و بۆ ئەو لە فەقیر نزیکەکاتەوە ئیتر لایەنە ڕوحیەکەی زۆر قوڵ بۆ لەی ئیتر لەوێش سراعی هەبوو سراعی نەفسی چونکە لە کاتی خوێندن لە پۆلیتەکنیک تووشی داوی خۆشەویستی بوو جایەکێک کە ئەگەر چاوی لەوە بی ببتە مەتران و ببتە بڵین پیاوی ئاین لێرە ئایا تۆ وەکو بە شەرێک وەکو مرۆڤێک دیسان مەلەزاتی ژیان ڕاددەچێشی و بۆی تووشی خۆشەویستی شتیوابی یان دەبێ خۆت بپارێزی و لە ئایندا قوڵ ببیەوە جا ئایا خواوەی کردوێتەوە خۆشەویستی توش ببی یاخوا دەیەوێتەوە ببی بە پیاوی ئاینە جا ئەو سراعات تووشی کە ئابەی کردبوو تووشی نەخۆشی دەرونی کردبوو کەوتە شکلەوەی ئایا ئەو بۆ دین دروست کراوەیاننا خەریک بۆ ڕێچکەیە نەگری یانی ئەگەر ئەو کاتی خۆی لەو خۆشەویستێ بەردەوام بە یاڕە ئیمڕۆ نەدەبوو بە پاپا دوای ماوەیەک اکتشافی کردکە نەخێر ئەمە لە ئیمتحان بۆ لە ئیمتحانەکەش ناجح بۆ ئیتر خۆی تەرخان کرد بۆ پاپایەت بۆ بڵین ئاین جا طبعا لە ژیانی پێشەوەی باسی ئەوانەی دیکە بکەی لەو دوکومنتی کە تۆ باسیەکەی منداڵێک لێ پرسێ بۆچی بوویت بە پاپا لە بەڵگە فیلمەکە دەڵێت کاوی خواخۆشی بوێت نابێت بە پاپا بۆچی بوو بە پاپا لەبەرەوەی ئەرچی پاپا گەلق قورسە ئەرچی قیادەکردنی و پرۆسەتەنانەت پاپایەکی پێش خۆی بنەدیکت کەوازی هێنا لەبەر ئەو ئەرکە قورسە بوو سەرکردایەتی ملیارێک و 200 میلیۆن کەس یەک لەسەر حوتی بڵین لەسەر شەشی ئەو دنیاە لەگەر ئەو معاناتێ لەگەر هەم بڕیارێک کرێدا مؤسسەی فاتیکانیش وەکو ڕئیسی ئەو
مؤسسە دەوڵەتیە بڕیارەکان و زەختەکە و تەوەقعات لەسەری هەرکەچ یەکجار قورسە لەسەر شخصێک کە لە تەمەنێکی وا پێشکەوتوودا دەبێتە پاپا ئیتر ویستیکەوە نیشانی بدا کە ئەمە ئەوە نییە تۆ حەسوودی بە یەکێک هەڵەبەی لەو پایەدایە ئەمەش بەقەد ئەوانی تر معاناتی و قورسە و بە حقەتی ژیانی خۆشی پڕ بۆ لە قورسایی یعنی مواجهەکردنی هەژاری حکومەتی خراپ هاتنە ناو سیاستەوە بەبێ ئەوە بیدیترێ کە سیاست ئەەکەی یان کە معاناتی خەڵکێک دەبینی مەلاین خەڵک لەی دەقەومێ جا کریسیان بنیا خەڵکی تر بتەوێت شت بگۆڕی کاتە قرس بووە ئێستا و بێژیانی عراق بگۆڕێ بۆی کریسیان و فەقیر و ئەوانە ئیسراحەتکەن چۆن دەتوانانی بیگۆڕێ قرسترین ئەرک ئەوەیەتەوە عێراقە گۆڕانکاری عراق و ریفۆرم و ڕەخشەڕێگای نوێی بۆ دانێ جا بۆیە کاری ئەو کابراز تا لەگەر ژیانیدا ئەوەندە قرس بووە لە کاتێکیش نەیدەویست بە بتە پاپا وەختێک کە هاتە سەر دەنگدان ئەمە ساڵی 2005 پاپای پێش ئەو دوو پاپا پێشە کە وەفاتی کرد لە دەنگداندا ئەوە دومین دەنجینا لە ڕاستیدا خۆشی تەرشێح نەکرد بووە ینی لە هەناودا نەیدەویست گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر ئالادین کە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر ئەم سەردانی پاپا بۆ کوردستان بۆ نمونە کەسێک لە دەرەوە تەماشای بکە وەکو سەردانێکە تەنیا بۆ عراق یاخود بۆ عراق و هەرێمی کوردستان دەکرێت برێ بۆ هەموو دنیاە چونکە ئەو ئامانجانێک کە بۆی هاتووە بەوە ناپێکێک کە بە سەردانێک لەگەڵ خەڵکی لۆکال قسە بکە و ژیانی خەڵک بگۆڕێ پاپا زۆر لە سیاست تێگییوە دەزانێت ئەگەر مەبەستی ئامانجی سەرچێکەوە بی کە ژیانی کریسیانەکان بگۆڕی ئەو هیجرەتەی کردویانە کەمی بکاتەوە ئەو ماڵانیان چاک بکرێتەوە تەمویلی خارجی بۆ بێ حکوومەتەکانی دەور و پشتیان و هێزەکانی چەکدار ئیستقرار دروستکەن ئەوە یەکلایەنە نییە لە لای یەک بڕیاردەر نییە پێویستی بە کاری دەستە جەمعیە بۆیە ئەو سەردانەی پاپا ئێستا لە واشنگتن لە ئێمە زیاتر متابعی دەکەن لە وڵاتەکانی دەور و پشت زیاتر متابعی دەکەن پەیامەکانی تێیدا زیاتر دەخوێندرێتەوە لە ئاستی عراقیجا هێزە کاریگەرەکانی تەماشای بکەیت هەمویان مهتەم بوونا بەوەی کە دەستە کوێ چی دەڵێ و پەیامەکانی چی محتاجدایە لەگەڵ ئێمەش هێزێکی زیاتر دەدا بە کریسیانەکان و بە پێکاتەکانی کە لە قەوماون هێزێکی معنەوی زۆریان داتێ بۆی مافی خۆیان داوا بکەن و خۆیان بە تەنیا نەزان و بێ کەس نەزانن ئەو دەرفەتەش دەرفەتێکە کە ئەوان زیاتر ئێستا پەیامیان دەگا بە بڕیاردەران بۆیە لەگەر بڕیاردەرانش کە دادەریش و قسە دەکات جەخت دەکاتەوە لەسەر مەسلەی ئەو ئامانجانەی کە بۆی هاتووە بۆیە کە پەیامی جیهانی هەیە ئەو انتباه و بڵین تەرکیزە دەخاتەوە سەر شوێنێک کەەوە مستحقی ئەو هاوکاریە پەیامیش هەیە بۆ بڕیاردەران کە دەڵێ حکمی جوان و مؤسسات و سەقامگیریەکە چەند گرنگە بۆ پاراستنی ژیانی خەڵک ئەوجا ئەگەر سەیرێکی بڕیاردە لە چەندین ئاست هەنا لەگەر هەمویان خطابی هەمووش کاریگەریان لەسەر دکتۆر کریسیان مەسیحی لە مووسڵێ دیار بوون و ئاخفتی بن گوتن و ئەو ژعالیە کورد و ژعالیە هەریما کوردستانی بە پەنا هاتنەداین بەگەڕن عێراق ئەو مەسیحی دەماک و وێ گوترێ دەبێژنە پاپا گرنگی و باە خەبێ ئاخفتنیچ کریسیانەکان بێگومان تەرکیزی هەر گەوریان ئەوەیە کە ژیانی ئێستایان و ئایندەیان زامن بکرێت ئەو هەویەیە کە هەیان بووە ئەو کەڵتورەی هەیان بۆ ئەو مێژوی هەیان بووە ئەو ژیانە ئەو ملک و ماڵی کە داگیر کراوە ئەو لایەنە ڕوحی و کەنیسە و شتانیان تێکچووە دەبێ ئەوانە بکرێن بە ئەولەویەتێک لە لای بڕیاردەرانی ناوە پەیامی ئەوانە زیاتر ناساندنی ئەو لێ قەوماویەیە بۆ چاکردنی ژیانیان بۆ داهات دکتۆر مەبەستمانەوەیە کە بۆ نمونە ئەوان لەوێ کریسیانەکان بە پاپا دەڵێن ئێمە لە کاتێکدا لە کەچەنگانە جابووین کوردەکان هەرێمی کوردستان پەناگەی ئێمەیاندا و یارمەتی ئێمەیاندا ئەم پەیامە کە بە پاپا دەگەێنرێت چ بایەخێکی دەبێت لەلایەن خودی کریسیانەکانەوە کە بە پاپا دەوترێت چ وێنەیەک لای پاپا دروست دەکات بەرامبەر بە هەرێمی کوردستان بێگومان پاپا ڕەنگە لە دوورەوە زۆر شتی بیست بێ لەسەر ئەو ڕۆڵە مێژویەی هەرێمی کوردستان و هاوکارەکان بەڵام کە دێ بە چای خۆی دەیبینی لە زمانی کریسیانەکانەوە دەیبیستی دەستە ناو ماڵەکانیان شعورێکی لا دۆزدەوی زیاتر دەچەقی سبەینێ ڕەنگە لە ئایندەدا لە کاتی لۆبیکردن لە کاتی قسەکردن لە کاتی پەیوەندیکردن هیمەتی بڵین مؤسسەکانیان دەکەوێتە گەڕ بۆ هاوکاری جا بۆیە بەلای پاپا وانەبی تاکە شخصێک بی و زاکرێ نەبی و لەبیری بچێت
ئەمانە زاکری مؤسساتیان هەیە کۆمەڵێک خەڵکی لەگەر ئەمانە هەمووی لە نزیکەوە شعورێکی کامیلی واقع بینانە دەبی هەست پێ دەکەن لە زمانی خەڵکیشەوە ئەو شتان دەبینن جا لێرە کریسیانەکان دەزانم ئەگەر هەرێمی کوردستان کە هاوکاری کردوون زیاتر هاوکاریان بکە بە تەنە پێیان ناکرێت لە ڕێگەی پاپاوە وەش بکرێت لەگەر ئەو سەردان و بڵین ئەو وەناکردنە جوانەی ئێستا دامێکی نێودەوڵەتی زیاتر بەرەو هەرێم بێ هەرێمی کوردستان بە تەنیا بۆی ناکرێت هەتا سەربیان حوێنێتەوە ماڵیان چاکاتەوە وەزعیان بگۆڕی هیجرەتیان کەم کاتەوە بۆیە هاوکاری نێودەوڵەتی زەڕورە پاپا ئەو کەناڵەیە ئەو شخصیەتەیە ئەو کاریگەریەیە کە دەکرێت هاوکاری هەرێم بێ جا دەتوانانی بڵێ کریسیانەکانی ئەو ناوچەیە لەو 4-5 ساڵی ئەخیری شعورێکی زۆر بەهێزیان هەیە سەبارەت بە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان و دەعمکردنی هەرێم بۆ دەعمکردنی ئەوە باشە دکتۆر ئەم سەردانە چ وێنەیەک دەدات بۆ نمونە وێنەیەکی کوردستان دەدات بە وڵاتان پێگەی کوردستان بەهێزەکە دەمێکە سۆزێکی زۆر تایبەت بۆ کوردستان دروست بووە لە لای دنیا کە دەزانن نمونەیەکی جوانی حکومڕانی تێدا سەری هەڵداوە و پێکۆژیان و ئاشتەوایی تێدا هەبووە شوێن و پەناگەی شوێنی تر خەڵکی تر بووە ئەو زاکرێدا هەندێک جار کاڵ دەبتەوە زائیف دەبێ بەڵام بەهاتنی پاپا و بەگەیاندنی و پەیامەوە بەو کار ئاسانی و ڕێخۆشکردنە دیسان دەسەربێنێتەوە کە ئەو نمونەیە لە کوردستانی عراق هەیە ئەو پێگەی لە شەرقی ئەوسەط هەیەتی دەبێت پارێزرێ زۆر بڵین شوێنی پەناگەی ئەوانە بووە جا ئێمە دەمێک و دەمانویست دنیا بزانێ کە ئەستێرەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستان ئەو هاتنەوە ئەو نوع پەیامانە ئەوە بۆ نوێ دەکەنەوە بەڵام دەبێت لە بیرمانەی خۆشمان بە خۆمانەوەمان دیبین بەقەت ئەوەی دەبانەوێت خەڵک مەدەحمام بکە دەبێت خۆمان لە هەناودا پتە و بین حکومەکەمان جوانبی یاسامان سەروەرکەین یەکسانی دەرفەت دروستکەین کریسیانەکان و ئزیەکان شعور بکەن کە ئەوانیش هەم یەکسانن هەم خاوەن مڵک و خاوەن ماڵی ئەو وڵاتەنە دەکرێ بڵین سەر لە نوێ کوردستان دەخاتەوە سەر ئەو نەخشەیە کە ئێمە دەمانەوەی بیگەینێ ئەویژەوەی لە ئاستی دنیا بناسرێن کە شوێنێکی شایستەی ئەو وەبەرهێنانین شایستەی ئەو دەعمەین لە سیاسی و لە ئەمنی و لە اقتصادیەوە کە ببینە ئەو شانۆیەی کە پێکاتەکان و دینەکان و نەتەوەکان پێیدا پاشتەوایی دەژین و دەپارێزرێن کەسێک نییە کریسیانی دنیا تەنانە سیاستمەدار و بڕیاردەرانی دنیا کەس نییە بیەوێ ببینی کریسیانەکان ئێرە بەجێرێنن داعمی کوردستان و داعمی ئەو پرۆسانە یەکێکە لەو ڕێگایانەی بۆی کە ئەو هجرەتەکەم کاتەوە ئەو کەلتورە پارێزی ئەو مێژوە پارێزی زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر دلاوەرەلادین سەرۆکی پەیمانگەی مێری زۆر سپاس کەمیوانمان بوویم چەند ڕۆژێ لەگەڵمان بوویمان دوو نەبی سپاس